ئەو وەفدەی کاک نەوزاد کە سەرپەرشتی دەکات و برادرانی کە بنەراتی کاک دەربازی کا کۆسرت کە کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە هاتوون بۆ دەڤەرەکەمان بە خێراتنیان دەکەین و سوپاسی ئەو هاوکاریە دەکەین کە بەڕێز کاک دەرباز بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ سنتەری کۆڕۆنای ناردووە کە دیارە ئەو دەڤەرە نەخۆشی کۆڕۆنا ئەو پەتایە زوربەی زۆری شوێنەکانی گرتوتەوە بە بەربڵاویشی تەواوی هەیە لە سنووری دەڤەری ڕاپەڕین و ئەوانە و تەندروستیش وەک پێویست ناتوانێت بە هانای خەڵکەکەەوە بچێت ئەوەی کە ئەوان دەیکەن ئەوان کردویانە کاک دەرباز کردوێتی کە بەهانامانەوە هاتووە بۆ دەڤەری ڕاپەڕین کارێکی ئینسانی و بۆ هیوایان کە خەڵکانی تریش بە هەمان شێوە ئەوەی کاک دەرباز ئەنجامی داوە ئەوانش بە هەمان شێوە بە هانای دەڤەری ڕاپەڕینەوە بێن بۆ هاوکاری و گەیاندن بە خەڵکی دەڤەرەکە و بە هانەهاتنی نەخۆشەکان و وا بکەین بۆ هاوکاریانە ئەوەی کە بۆمان بکرێ بڵاوبوونەوەی پەتاکە کەم بکەینەوە. سپاسی جەنابی کاک دەربازی دەکەین کە هاوکاری مرۆی پێشکەش کردووە. بەڕاستی ڕوبەڕوونەوەی کۆڕۆنا کارێکی دەستە جەمعیە بەتەنیا بە پزیشک ناکرێت ئەبێ هەمومان بینە سەرخەت لە هەمومان لە شوێنی خۆمانەوە هەن لە خۆم پارێزیەوە دەست پێ بکەین بە هەمومان ڕوبەڕووی ئەو پەتا نەگریسە ببینەوە. تەمان لێرەکەم و کوڕیمان زۆرە ئینشاڵڵا بە پشتیوانی هەموو لایەک چاومان لە هەموو لایەکە کە سەپۆرتێکی زۆر باش پاڵپشتێکی زۆر باش بۆ سنتەرەکەمان دابین بکرێت بۆ ئێمەش بتوانین چی بتوانێت مرۆیی لە دەستمان بێت درێغی نەکەین بۆ خزمەتکردنی و سنوورە.